چونکە یەکەم احتیلالە بە زۆر هاتو خۆی بەسەر ناوچەکەی فەرز کردو خەڵک داوەتی نەکردو حکوومەتێکی مرکزی هەبێ و شەرعی بێ و خەڵک اختیاری کردوێ پاشان ئەمە ڕێگای دابێ بڵێ وەرە قونسولگەری دروست خۆی فەرز کردو بەسەر پارتی شەو دروستێکا و ڕەغمانفی ئەمە یەکەم دووهەم ئیشەکەی چییە؟ هەر جاسوسیکردنە لەسەر مسلمانان و بۆچی هاتۆتە ناوچەکە بۆ ئەمنی ئیسرائیل بۆ دزینی خێرۆخێراتی وڵاتەکە بۆ لێدانی ئەهلی ئیسلام بۆی هەڵمەستنەوە جارێکی تر ئیشکردن لەو قونسوڵی گەریە وەلەو پاکردنەوەش بێ جائز نییە لە قەسابخانەی بەرازە ئیشکەی لە ئەوروپا بۆ پاکردنەوە جائیزە بەڵام لە قونسولگەری ئەمریکا جائز نییە لە سێبەرەکەشیانە دانیشی چکە احتیلالە حربێکی سەلیبیان لەسەر ئومەتەکە دروست کردو و جائز نییە لەوێ ئیش بکەی هەروکو چۆن جائز نییە کابرایەکی مسلمانی فەڵەستینی بڕوا لە مەشروعێکی ئیسرائیلیا ئیشکا لە قودس ئەوەش وهایە داگیرکردنە داگیرکردن